زرێبار دەریاچەیەک لە قەزای مەریوانی خۆرهەڵاتی کوردستان جیاواز لە دەریاچەکانی جیهان ئەم دەریاچەیە سەرچاوە ئاویەکانی لەژێر خۆیەوە هەڵدەقڵێت بە گوێرەی لێکۆڵینەوەکانی فەرمانگەی کشتوکاڵی مەریوانیش 5,000 کانی ئەم دەریاچەیەی دروست کردووە. ئاوی دەریاچەکەش هیچ ڕێڕەوێک نابڕێت و لە ڕووبەری 18 کیلۆمەتر چوارگۆشە زەوی دەمێنێتەوە بە قوڵی دەمەتر. ساڵانەش لە کاتی زۆر و کەمی بارانبارین ئەم ڕووبەرە کەم و زیاد دەکات. ئاوی ئەم دەریاچەیە زیاتر بۆ کشتوکاڵ و مەبەستی گەشتیاری بەکاردەهێنرێت. ئەمە جگە لە بەخێوکردنی سامانی ماسی لەم دەریاچەیە لەلایەن دەوڵەتەوە. بە گوێرەی یاساش هاوڵاتیان دەتوانن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بە قولاب ڕاوەماسی بکەن. ئەگەر ئەڕۆینەوە بەهار و هاوین ئەو خەتانیە نەخوارەوە خەت میزان دەرسەد ئاوەکە وەلای ساتوە سەرەوە ماشەڵڵا 80 سانت 1 متر زۆری کردووە. هیچ ساڵێ بۆ زمسانە بیبەسێ ئاراوەڵا هەر ئیمساڵ یانەوە هەفتەکە ئاگرە بەستە بووی سەدحی وەلێ ئەمە ڕسمەکانمان هەیە ساڵ 85-86 ئاوەکەی لەو بەر پیادەڕەوەکۆ بوو یانێت تۆ ئەگەر ئەڕۆشتی قاچی ژووتەڕە بوو کولەن یەخی کردووە بە ماشین و بە ماتۆڕ و بە گشتی ڕۆشنە سەسەری بە پیادە خەڵک تا ئاگرە هاتووە ڕسمەکانی هەمووی هەیە. دەریاچەی زرێبار بە دووری 1 کیلۆمەتر دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی قەزای مەریوان. لەلایەن فەرمانگەی شارەوانی و فەرمانگەی گەشت و گوزاری قەزاکەوە ئیدارەی ئەم دەریاچەیە بەڕێوە دەبرێت. ساڵانەش بە هەزاران گەشتیار ڕوو لەم دەریاچەیە دەکات. بەڵام بە گوێرەی ئامارەکانی فەرمانگەی گەشت و گوزاری مەریوان لام ساڵدا ڕێژەی گەشتیار بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە سەدا 20 کەمی کردووە. والله ما لا كرماشان هاتيم كرم زري بار واقعا يا شاري جوان خوش مردم بسيار مهمان نواز و دلنشين جاي دلنشين خیلی باصفاس واقعا من توصيه كان واقعا دلت قاعدش قال لي كتواي باي جاي خوش يقام لدوينا وكيوانا لجير تاقي اسمانا لدوين او كيوانا لجير تاقي اسمانا قومك جوان وستاو كازري بارينا قومك جوان وستاو كازري بارينا زري بارو بهاري بهشتي كردواري. زرێبار تەنها سوودی دارایی و گەشتیاری بە هاوڵاتیانی ئەم ناوچەیە نەبەخشیوە بەڵکو ناوەکەشی بۆتە جێی سەرنجی هەندێک لە دایکان و باوکان بۆیان منداڵەکانی خۆیان ناوناوە زرێبار. وریە حەمەکەریم NRT زرێبار.